لبرتی و بێڵ ناوی ئەو دوو قەلەی مێنەسۆتان کە لەم جەژنی سوپاسگوزاریەدا نابن بە خوانی ماڵەکان. ئەم باڵندانە ڕێزلێنانێکی نوێیان هەیە بۆ تێگەیشتن لە وشەکانی بە ئازادی زەنگ لێ بدات. لێخۆشببوونی سەرۆک کە ساڵانە لە هەفتەی جەژنی سوپاسگوزاریدا ڕوودەدات لە میانەی ساڵانی 1970کاندا بووە نەریتێک. لێخۆشببوون لە یەک یان دوو قەل بۆ کۆشکی سپی 76 ساڵ لەمەوبەر دەستی پێکرد. بەخشینی قەلی ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ 81 ساڵەی لەدایکبوونی سەرۆک جۆ بایدن. ئێمە هیوا و دەرفەت دەگەڕێنینەوە بۆ ئەوەی چڵگەکانی خێزانی بتوان لە دەستی خێزانەکاندا بمێننەوە و پێویست ناکە مناڵەکان ماڵ بەجێ بێڵن ئەگەر بیانێ بمێننەوە و بژێوی ژیانیان لە چڵگەکاندا دابین بکەن. لە مانگی ڕابردوودا بایدن سەردانی گوندەکانی ئەمریکای کرد و وەبەرهێنانێکی بە بڕی 5 ملیار دۆلار بۆ جوتیارانی وڵات ڕاگەیاند. بۆ کارۆلین پرێسۆتی سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.